سلااو خۆشەویستان ئەو کاتتان باش زۆر خۆشحاڵم لە ئێوارەیەکی تر لە بەرنامەی ژەمی ڕەمەزان لە کەناڵە جوانەکەی دیمەن تیڤی پێتان شاد دەبمەوە. ئەوڕۆ دوو شیرنی زۆر ئاسانتان لە دروست دەکەم وەکو ڕۆژەکانی تر کە هەموو ڕۆژ فێرکاری خواردنماندانایە وەک دەبینین کە ڕستەکانیشمان هەمووی ئامادەیە شیرینەکانیش پێکاتەکانی لە هەموو ماڵێک بەردەستە ئەویش کوکیز و مەحەلەبیە. یەکەمین جار لە مەحەلەبیەکە دەست پێ دەکەین کاسەیەکمان هەیە. من خۆم زۆر تەجروبەم لەگەڵ ئەو شتە هەیە ئافرەت زۆر حەز دەکا شیرینەکان بە قیاس دروستکە. ئەمش لێرە ئەو ڕۆشتەکانم هەمووی بە قیاسدانە. لێرە پێویستم بە 3 کوب شیر هەیە لەگەڵم بن. ئەوە یەک لە بۆ مەحەلەبیەکە، 2 ئەوە 3 کوب شیر و پێویستم بە نیشاستەش هەیە. خۆشەویستان ئەو پێشەوەی داخلی بەرنامەی هەندێک کۆکەم هەبوو ببورن کە دەنگم باش نییە. لە بۆ هەر کوپەک شیری یەک کەوچک نیشاستەی بەکاردێنین کەواتە 3 کوب شیر 3 کەوچک نیشاستە، 1 2 نیشاستە بە خۆتان دەزانن لە گەنمە شامی دروست دەکرێت. هۆکاری تێکردنی نیشاستەش لەو شیرنی ئەوەی بۆی خستی کاتەوە. هەندێک ئاوی گوڵم هەیە 2 دڵۆپی تێدەکەم، هەندێک کەسێ ڤانیلای تێدەکە بە دڵی خۆتە. پێشەوەی بیخەینە سەر ئاگر دەبێت شیرەکەت سارد بێ جوان لێکی دەیت باشە. شێوازێکی تریشی هەیە شیرەکەت دەخێتە سەر ئاگر جوان گەرم دەبێت لە دەرەوە دووبارە نیشاستە و شیری دەگریەوە. زۆر زار لەوانەیە پرسیارکردن شێف ئەگەر ئەمە شیری سائلمان نەبوو باشە بە شیری وشک چۆن بیگرنەوە. هەمان شێوە دووبارە شیرە وشکەکەت لەگەڵ ئاوتێکەڵکە بەڵام لە بۆ 3 گلاس شیری وشک 6 کوب ئاو بەکاربێنە. ئیتر لێرە 3یان بێنە ئەو هەمان کردار دووبارەکەەوە. ئەوەی جوان تێک دەدەین. تەنها یەک کەرستە ماوەتێکن ئەوی شەکرە. شەکر بە قیاس نییە بە حەزە. من لە بۆ 3 کوب شیر تقریباً حەز دەکەم نیو کوب شەکری تێکم. نیو کوب شەکر نە زۆر شیرنی دەکا نە زۆر بێتامی دەکات. ئەو مەحەلەبیێت لە دەرەوەی مەنزەڵەکە هەرچەند تێکی دەی باشترە لەبەرەوەی کلۆکلۆ نەبێت. مەحەلەبی بۆ بەناسراوە ئەبێ ساف و نەرم و لووس بێت. لێرە ئاگرێک هەر دەگەڵ سێنی یعنی لەو تەباخانە پێ دەکەین. منزەڵێکمان هەیە منزەڵەکەی دادەنینە سەری. خۆشەویستان دەتوانن ئەو شیرەی بپاڵێون لەبەرەوەی ئەگەر کلۆکڕۆ لە ژێری هەبی نەمینێ. ئەگەر حەزیشتان کرد ئاوا تێکن بەڵام ئەگەر بیپاڵێونە ناو مەسفێکی دەنکوردا زۆر باشترە. لەوانەیە ئێستا خەڵت هەبێ لە ژێری لە بنەوە با سێریکەم. بە تایبەت بۆ ئەو کەسانێک کە یەکەمین جارانە مەحەلەبی دەکەن نابێ هیچ خڵتێک هیچ ئێستا زۆر باشە. دەیخەینە سەر ناو مەنزەڵێک بەردەوام دەبین لە تێکدانی هەتا شیرەکە گەرم دەبێت. من بەشی خۆم و دکتۆرم دروست کردووە ئەوە دەتوانن زۆری دروستکە یعنی ئەو قیاسە ئەگەر بتەوێ زۆری کێشتەکان دەکەێت جاران 2 جاران 4 جاران 6 3 کوب شیرە ئەگەر بتێ بۆ 2 هێندێ ئەوەی دروستکە دێکێ 6 کوب شیر 6 کەوچک نیشاستە لەگەڵ 1 گلاس شەکر لەگەڵ 4 دڵۆپ ئاوی گوڵ دەتوانن ڤانیلا شتێکن وەکو دەزانن. ئێستا ئێمە لەسەر ئاگر لی دەگەڕێن. ئەگەر هەستت کرد حەزت لێ زۆر خەست بێت دەتوانی 1 تۆز نیشاستەی تری بۆ زیادکەیت. ئەگەر نا تەواوە ئەو قیاسی ئەم پێتان دەڵێم تەواوە. ئەو شیرەی لەسەر ئاگر بەجێ دێڵین تۆزێک کەمەک خەست بوویتەوە هەتا تۆزە گەرم دەبی. ئەلێرە شیرنی کوکیز دروست دەکەین خۆشەویستان. کوکیزیش زۆر ئاسانە
ئەمە لێ دایمەن شیرنی ئاسان و یان خواردنە ئاسانەکان هەڵدەبژێرم بەڕێز هەتا ئەو کەرستانەی کە لە ماڵەوە هەتانە بەوان بتوانن بیکەن یاخود زۆر زار پێتان دەڵێم ئەگەر ئەوەشتان نەبێ ئاساییە هەر لەو ئەوەمە ئێوە دووبارەیکەنەوە باشە ئێستا دەستکەشێکمان هەیە کاسەیەک سەفەندیجێک شتێک ئاوا دەینین لە بۆ قیاسی کوکیزەکەی بە هەمان شێوەی قیاسی محەلەبیەکەی ئێستام قیاسێکتان دەدەمێت ئەگەر ویستان زیاتر بکەن ئەنگۆف جاران دوویکەن باشە یەک دەستکێشمان بەسە ئەوانە بالا بم بۆ ئەوەی زۆر جوان جەماعەت ئێستا خۆشەویست ئەمن هەر لە سوۆشال میدیاکانی خۆم هەر دەڵێم جەماعەت لە سناپ و ئینستاەوەی دەوم ڕاهاتێ ببورن لە بۆ کوکیزەکە پێکهاتەکانی چییە؟ ئاردا کەرەی تواوەیە لەگەڵ شەکری لەگەڵ شوکڵاتەی دەتوانی شەکری شتێ نەکەی باشە من ئەو زۆرە شوکڵاتەیە بەکاردێنم شوکڵاتی دارکیشێ دەتوانی بەکاربێنی شوکڵاتە هەیە خۆی گوێز و بادەمی تێدایە ئەوانیش ئاساییە لێرە دوو کوب ئاردی دەینم لە ناو ئەو سەفەندیجێ دەکەم ئێوەگە کاسی شوشە بەکاربێنن جوانتریشە باشتریشە ئەوە دوو کوب ئارد بۆ شەکرەکە وەکو گوتم حەسەب حەزە شیرین نیە ئێستا شوکڵاتەکە خۆی شیرین نییە نیو کوب شەکر با بڵێن چکە دوایار دەڵێن شێف بۆ بە قیاس پێت نەگوتین بۆ بە قیاس پێت نەگوتین کەرەمان هەیە کەرەکەی تێناکەین جارێ شوکڵاتەکەی دەینین دەیشکێنین بەس چەقۆیەکەی خۆم نەبێ ئیشم پێ ناکرێت خۆشەویستان بەو شێوەیە ئەو پارچەی لا دەبن ئەو شوکڵاتی ئاوە ورد دەکەی باشە چەند وردیکەی زۆر باشتر دەبێت هەرچەندە لە ناو فڕن ئەو شوکڵاتی خۆی دەتوێتەوە بەڵام بە ساغی نابێ بە ئەوەی تێک دێن لۆی نەبێتە کلۆکڵۆ وەشی مادەنووسەکەی لەو کە لە بۆ تەپولەی کردمان ئەوەش دەبێت ئەوە بەسەریدا بێ و جوان وردیکەی چەند وردیکەی باشترە ئەگەر زبدەکەتان کەرەکەتان تواوە بوو گەرم بوو زۆر باشە لەبەرەوەی دەبێتەوە کارێک ئەو شوکڵاتێش بتوێنێتەوە شوکڵاتەکەی دەخێنە سەر ئەجە بەو شتەی بەبیرم هاتەوە بۆ تۆزەی دەڵێن ئایا شوکڵاتەی پاودەریش دەبی پاودەر یعنی وردکراو دەڵێن بەڵێ ئەویش دەبی بەس ئەوە جوانترە ئەوە شکلی ئەها بچوک بچوک دیارە ئەگەر هەستت کرد ڕێژەی شوکڵاتەکەت لە ناو ئاردەکە کەمە دەتوانی زیادیکەی ئێستا ئەمن هەست دەکەم ڕێژەی شوکڵاتەکەی تۆزێک کەمە دەتوانی دوو پارچەی تری زیادکەی ئەوەندەی تریش دەتوانی وردیکەی بۆ ئەوەی کوکیزەکەت ڕەنجی جوانتر دەرچێت شوکڵاتەکەش بتوێتەوە محەلەبیەکەمان زۆر خەست بۆەوە دەبی ئێستا نەبێتە کلۆکڵۆ بیکوژێنینەوە هەر بە گەرمی دەبی لە ناو کاسێکین واز لە کوکیزەکەی دێنین چکە محەلەبی بەڕاستی پێویستە چاودێری بەردەوامی بکەی باشە ئەوە یەک لە تێبینە گرنگەکان ئەگەر ئەتو ئێستا ئەم لەگەڵ کاتی محەلەبی دروستکردنەکە کوکیزم کرد بەڵام محەلەبی دەبی چاودێریی بەردەوامی بکەی لە ئەوەی نەبێتە کلۆکڵۆ ئەوە خاڵێکی زۆر گرنگە ئاگاتان لێبی با حەز دەکەی جارە یەک کاسی لێ بەکاربینی زۆر بوو زۆر بوو چاوەڕ دەکەین تۆزێک سار بێتەوە دەیخێنە ناو سەلاجە ئەو جەکە سەری بۆ تەبەقەیەک دارچینمان هەیە دارچینی هاڕاو بۆنێکی زۆر خۆشی هەیە ئەو دارچینی بەسەردا دەکەین و لە بەردەم دکتۆری بەڕێز دادەنێن ئێستا محەلەبیەکەمان ئامادە بوو بەس دەستی لێ نادەم لەبەرەوەی زۆر زیادم تێکرد نەوەک بڕژێت
شکلاتەکەش لە بۆ کوکیزەکەی زیاد دەکەین. سێر دەکەم بزانم ئەوەندە بەش دەکا یان هێشتن. ئەوەی خۆشە ئەو شتانی ئەم دروستی دەکەم هەمووی دەرێن بەدڵی خۆتان ئەوە زۆر مهمە یعنی کەستان قفڵ ناکەم کەستان ئەو ناکەم کە ئیلا دەبێ وابێ ئیلا گەشتە یاسای خواردنەکە وابێ یان پێکاتە سەرەکیەکەی خواردنەکەی ئەو شتەی بوێت. ئێستا هەست دەکەم هێشتان کەمە بەڵام باشە ئایبی نییە. ئێستا وردە وردە بە پێی قیاسی بەزان پێویستم بەدەستکەش دەبی لەبەرەوەی ئارد و کەرە و بە پێی قیاسی ئەو ئاردەی هەمە بە قیاسی چاوی خۆم زبدەی تواوەی کەرەی تواوی بەسەردا دەکەم. ئێستا لە بۆ 2 کوب ئارد بازارێ نیو کوب کەرەی تێکم ئەو بزانم چی لێ دێ وەم زانی شتێکم شکاند. سیر دەکەم بە ئێستا 2 کوب ئاردم هەیە باشە نیو کوب کەرەم تێکرد بۆ جارێکی تر ئەگەر زانیم تەواوە لەو قیاسە بەردەوام دەبم ئەگەر زانیشم هێشتان دەیەوێ ئەو کاتە قیاسەکی ئاسان وەردەگرم پێویست ناکە دووبارەی کەمەوە. یەک تۆزی ماوە سیرکەن خۆشەویستان ڕەنگی کوکیزی ئاوایە ئەو ڕەنگەکەیتی ئەو کوکیز بە شکڵاتەیە بە سادەش دەکرێت بە زۆر جۆرەشتی تریش دەکرێت و دەتوانی بە نۆتێلاژ بیکەیت و دەتوانی شتیشی ڕازانەوەی شتیشی بۆ بکەیت. تقریبا شێوەکەی لە شیرینێک دەچێت ناوەکی خۆشی هەیە شەکر لەمە تقریب ئاشتێکی وایە. بەحاڵ کەرەی دەوێت بەحاڵ یعنی ئەها زۆر زار کە هەویرێک دەکەین لە بۆ پیتزایان لە بۆ شتێک وردە وردە ڕۆنی بۆ زیاد دەکەی هەتا دەگەی ئەو قیاسی کە خۆت دەتەوێت کە زانیت کوکیزەکانت ئاوا دەبێتە تۆپەڵ تۆپەڵ لە ناو دەستت واتە بەسە ئەگەر زانیشت هەڵدەوەرێ کە هەڵوەرە یعنی کەرەی کەمە باشە. ئەگەر بەدەستیشت وە نووسا یعنی کەرەی زۆرە ئەویش تێبینێکی گرنگ. ئەگەر هەر شتێک بەدەستت دو نووسا یعنی چەورە ئەگەر هەڵیش وەرە لە دەستت یعنی ڕۆنی کەمە. پاشەوەی ئەوها جوان شێلام ئێستا سینیەکی فڕن دەینم سینێکی فڕنمان پێویستە با لەناو فڕنەکەیە سینەکە گەرمە. خۆشەویستان ئێستا سینێکی فڕمان پێویستە لەگەڵ وەرەقەی زبدە یعنی ئەو کاغەزە ئەو کاغەزە دادەنین ئەو بەش ئۆندەی کە پێویستمانە دادێن ئەویت کە لێ دەکەینەوە زۆر زۆر گەرمە. بۆ شێوازە کوکیزەکان دەینین هەویرەکەی کوکیزی دەینین جوان دەیشێلین دەیکەینە تۆپتۆپی بچووک ئاوا بەدەستی لەسەر ئەو سینی دایدەنین. خۆشەویستان ئێستا کوکیزەکەمان ئامادەیە تقریبان ئەو قیاسە 9 دانێ لێ دەرچوو دەیخەینە ناو فڕن چاوەڕێ. خۆشەویستان ئێستاش کوکیزەکەمان ئامادەیە تقریبان 10 دقیقە لەناو فڕن بوو با دەریبێنین
ئەو وەرەقەی زبدەکەی بنیتی ئەگەر ئاگدار بن ئەو کونانە دەتوانن بە بادەم با فڕنەکە داخێن دەتوان بە بادەم یان بە شکلاتە ئاوە پڕیکەنەوە زۆر جوان دێت بە شکلاتی دەتوانن ئەو کوکیزانە بچووکتریش بکەن یان بە پانیش بیکەن ئەمە حەزم لێ بۆ ئاوا بەخڕی بکەم دەتوان وەکو شەکر لەمە بچووکیکەن ئێستا مەحەلەبیەکەشمان لە ناو سەراجە دەرینە ئەویش دەڕازێنینەوە و دکتۆری بەڕێز بانگ دەکەین ئەوە کوکیزەکان تەواو مەحەلەبیەکەشمان کە لە ناو سەراجە دەرینە سەری دەبێتە تەبەقەیەکی زۆر جوان کەمەک دارچینی پێدا دەکەین زۆر خۆشە لەگەڵ مەحەلەبی ئەوێ حەز بکات تۆزێک بادام ئەوجا بە سوورەکراوی یان بە خاوی کێشە نییە دەتوانن پڕیکەن دەتوانن بیسوڕێنەوە ئاوا بەس ئەم لە لایەکی دادێنم جوانە دەتوان بیخەنە ناوی بۆ شێوەیە بەس ئەوها جوانترە ئێستا من دوو شیرینیەکەم حازرە و چەند شیرینیەکی تریشمان هەیە کە لە بازار دەیفرۆشن لە ڕەمەزانان ئەوەی دەبەمە لای دکتۆری بەڕێز و بە خێراتنەکی گەرمی دەکەم و ئەوڕۆ باسی زۆرەها شەربەت و شیرینیمان بۆ دەکات کە لە بەربانگ بیخۆین زیانەکانی چیە لەگەڵمان بن. خۆشەویستان دووبارە سڵاو لە بەرگەی دووەم پێتان شاد بینەوە لەگەر زۆر بەڕێز دکتۆر هۆلیم زۆر بەخێبەی زۆر سپاس شێفڕەوان دەستەکان خۆش خۆشەویستان بەرگەی ئەو جارەمان تەرخان کردیە بە شیرینی و شەربەت خۆتان دەزانن بۆتە عادەتێکی زۆر باو لە مانگی ڕەمەزان خەڵکێکی زۆر ڕوو لە دوکانی شیرینی و شەربەتەکان دەکات کە جمەیان دێت لە خەڵک و سەرسفرەکانیش بە جۆرەها شیرینی جۆرا زۆر ڕازایتەوە ئێمە لێرە لەسەر ئەو مێزە هەندێک شیرینی کە بە خۆمان دروستمان کردووە و هەندێک شیرینیش کە لە بازار دەیفرۆشرێ دامان ناوە پێمان باشە دکتۆر لایەنە تەندروستی و ناتەندروستیەکانی ئەو شیرینیانەمان بۆ بخاتە ڕوو پێمان بڵێ ئایا ئەوانەی بازار باشترەیان کەسێک کە لە ماڵەوە دروستیکە بەڵێ دەستەکان خۆش بۆ هەڵبژارنی ئەو تەوەرە گرینگە بەڕاستیەوە تەوەرەیەکی زۆر گرینگە کەوا ئێمە بتوانین پەنجە بخەینە سەر خاڵە گرینگەکان کەوا خەڵکی خۆمان هاوڵاتیانی خۆمان لێ ئاگادار بکەینەوە کەوا دوور بکەونەوە لەو جۆرە شیرینیانەی کە بەو شێوەیە کە ئێستا لەسەر با بڵێن میزدان دراوە دەمێت لەسەرتادا بەوە دەست پێ بکەم ئێمە وەکو مرۆڤ ناوەندێکمان هەیە لە مێشێک کە زوو داوای شیرینی دەکات خاستن بە تایبەتی ئەگەر بێت و لە مانجی ڕەمەزان بە حکمی ئەوەی ئەمە بەدرێژای ئەو ڕۆژە شەکرماندا دەبەزێت ئێوارەکەی یەکسەر دڵت بۆ شیرین یەکسەر با بڵێن سایکلۆژەتی مێشکمان وا دەکات ئێمە یەکسەر داوای شیرینی لەو کاتەدا ئێمە بتوانین چی بخۆین کامە شیرینی بخۆین ئێستاگەر باسی ئەو شیرینیە بکەم با بڵێن بامیە ڕەنجی جوانە و خۆشیشە با بڵێن ئەوەندە شیرینە و خۆشە و مێشک هادئ دەکاتەوە بەڵام لە هەمان کاتدا لێک بامی ئەگەر سەیر بکەین ڕێژێکی زۆر شەکری تێدایە دەتوانین بڵێن 5 گرام تا 6 گرام 7 گرام بەپێی قەبارە و جۆری بامیەکە دەکاتە دوو کەوچک یاخود کەوچکێکونی و دوو کەوچک لە هەر بامیەک دوو کەوچک شەکری گرام شەکری تێدایە بەڵێ بەڵێ ئەوە بە هەمان شێوە ئەو بڵێن پاقلاوی کە سەیرەکەی بە هەمان شێوە ڕاستە ڕەنجی جوانە و دەمویست باسیەوەش بکەم ئەو لوقمەقازیە و پاقلاوەیە ئەوە ڕۆنی تێدا و ئاردیشی تێدایە مەسەڵەن کۆمەڵێک بە پرۆسسدا ڕۆیشتووە بەڵێ ئەوەیان بەڕۆن سۆر دەکرێتەوە ئەوەیان لە ناو فڕن ئایا هەمان زیانیان هەیە لامان حاڵەتدا ئەوەش تۆڕۆنی لێدەی دەسێتە یەک بابی کە ئاگری دەدرێتێ و گەرمی دەدرێتێ ئێستا ئەو بابەتەی کە خۆتان دروستان کردو کە سەرەتای پێت وتم ئەو بابەتە دەتوانین بڵێن بابەتێکی باشە بەڵام لە هەمان کاتدا هەر دەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا شەکری تێدایە یاخود با بڵێن بەستا ڕادەیەک باشترە ئەگەر
ئافرەتان یان کابانەکان لە ماڵەوە شیرین دروستکەن لە هی دەرەوە بەڵێ تا حدێک باشە چونکە تۆ دەتوانی بە دڵی خۆت مەسەڵەن دەتوانی دارچینی ڕێژەی تێ شەکری، بکەی بەڵێ. با بڵێن هەندێک هاراوەی مەسەلەن ئەوانەی کە هەیە مەسەلەن نەعنا یاخود زەردەچەوە دەتوانین تێ بکەی باش. وەکو با بڵێن پێکاتێک دەتوانێت بەرگری بکات باشە دکتۆر بەڵێ. خۆت دەڵێ ئێواران ڕێژەی شەکر لە جەستە دادەبەز بەڵێ مێشک ئازێک دەکە حەزی لە شیرینیە بەڵێ شیرینی واتە شەکر بەڵێ ئەو خەڵکە چی بخوا بۆ بەربان باشترین بژاردە دەتوانی دەنگێک خورما بخوا بەڵێ دەنگی خورما بخوا ئەگەر بیەوێ مەسەڵەن کە ناتوانێت تحملی بکە دەتوانێت ئەو شیرینیانە یەک دانە بخوا دوای نان یەک دانە دوای دوای نان پاش بڕۆناتە ئەوەی بەکەس بکرێەوە. وڵی ئەوە خۆی بە شێوەی تەندروستەکە بەڵێ. بتەوێ بژی بتەوێ بڵێن چاوری ناتەندروست کۆنە بێتەوە با بڵێن کرشت با بڵێن چاوری ناتەندروست و با بڵێن تووشی شەکر نەبوو شەکرت تووشی بەرگری ئەنسۆلین عفەن وایە. دروست نەبی دەبێ بەو شێوە تەندروستیە بژە باشە ئەگەر لە دروستکردنی شیرینیە لە جیاتی ژەهرە سپیەکە کە شەکرە هەنگوین بەکاربێنین بژاردەیەکی چۆنە وڵایە تا ئێستا بەپێی توێژینەوەکان هەنگوین ئەو پرسیارێکی جوانە ئەگەر هەنگوین با بڵێن چیلۆی بە پارەیەکی زۆری بە نرخێکی زۆریش بکڕێ هەنجوین هەنجوینی هەر شەکرەکەی تێدایە لاوان ئێستا کۆمەڵە خەڵک بڵێ ئێمە هەنجوینە کڕین با بڵێن بە نرخێکی زۆر ئەوە نرخی هەرزانە ئەویان باشترە بەڵێ. بەڵام لە کۆتاییەکەی هەر شەکرە ئەمە باسی بەڵێ. کوالێتی بەڵێ. بەدیلی وەی دەتوانێت ئێستا مەسەرەن لە کۆمەڵێک کارگەکان لە جیاتی شیرینی ئەسپارتان بەکاردین لە هەمان حاڵەدا ئەویش باش نییە کە دەڵێن چونکە ئەسپارتام تقریبان چەند هزار جار با بڵێن شیرینترە لە شەکرەکەی ئەوجا وا باشە تۆ دەتوانی بیخۆی ئێستامە ناتوانین بە هاوڵاتیان بڵێن نابی بیخۆی بەڵام دەتوانی بیخۆی پاش ئەوەی ڕۆژوو شکان یاخوتە لە وەختە چێ دیکە زۆر باش دەتوانی بەکەمی بیخۆ دەستت خۆشبی بڵێ ئەو قندەی کە ئەو شەکرێک دەکوڵێنن دەبێتە قەند لەسەر عەرەبانەکان هەیە و کە چادەخۆیان لە ماڵەوە هەمان کاریگەری خراپی ئەوە خراپترە چونکە شەکر خۆی شەکری سادا کە سوکەرۆزە ئەو شەکرە بە خۆی خراپە خراپەکەی چییە؟ واتە جسم خوی پێوە گرتووە با بڵێم لەشیمە خوی پێوە گرتووە لە کاتێکدا تۆ دەیسووتێنی لە دەرەجە حرارەی زۆر هەندێک حالت دەگاتە با بڵێن مەرمەلات با بڵێن ئەو شێوازەی کە سووتانە کاتێک کە دەیخۆی مێشک مەسەڵەن وەکو مادەی مهدئە احتیمالە ئەوە خراتەکەشی زیاتر لەوەیە تۆ ئەگەر چایەکی دیشمەلە بخۆین با بەونەوەی بڵێن لەوانەیە تۆ بە یەک چایە 4 دەنگ 5 دەنگی پێ بخۆی کە ئەمە بەخۆ قیاسمان کردووە بە دوو شەکر دوو دانە شەکر نزیکەی 6 گرامە جوان مرۆڤێکی ئاسایی دوی هەیە لە ڕۆژێک کات چەند شیرینی بخۆێت چەند پاقڵاوە ئێستا بەپێ هەموو توێژینەوەکان هیچ کەسێک بۆی نییە ناتوانێت وەربگرێ بەڵام ئەگەر ویستی وەربگرێت کە هیچ شەکری وەنەگی دەتوانێت 24 گرام وەربگرێت 24 گرام واتە ڕۆژێ بە هەموو خۆراکی ڕۆژانەی بە هەر سێژەمەکەی توانی ڕۆژانە یەک پاقڵاوی ئاوا بخوا ئەگەر هیچ نانی نەخوارد دەبی بڵێ من دوای نادەڵێ نەخێر چونکە ئەمن پێتەڵێم تۆ ئەو برنجونانەی دەخۆی ڕێژەیەکی باشی نیساستە و شەکری تێدایە و لەمان کادا ئەوانەی بیبسی دەخۆیەوە شەربەت دەخۆی با بڵێن ئەو پاقلاوەیە دەخۆی احتیمال لە ڕۆژەکە کۆمەڵێک وزە با بڵێن کالەری وەربگرێ بەڵێ خراپێکەشی ئەوەیە وزە نییە سرف بکەی واتە هەر خەزنەکەی دەبێتە نەخۆشی دکتۆر گیان ئێستا دێنە سەر شەربەت و شلەمەنیەکان لە مانگی ڕەمەزاندا باشە جۆرە هەمان هەیە دەمەوێت باشترینیانم بۆ هەڵبژێری و ئەو قسە لەسەر ئەو شەربەتانە بکەین کە ئێستا لە بازار دروست دەکرێ و سەڕەیەکی زۆری بۆ دەگیرێ و خەڵکێکی زۆر ڕووی تێدەکا و وەکو مهدئیش ئەگەر لەسەر سفرە نەبێت کەواتە ڕەمەزان نییە بەڵێ ڕاستە ئێستا دەمەوێت لەو خواردنەوە گازیە دەست پێ بکەم بە خێرایی کاتمان زۆر لەو خواردنە گازی دەست پێکەین ئەو خواردنە گازیە پێ کاتووە لە بڕێکی نیوەی شەکر باشە خۆی پۆتاسیۆمە خۆی با بڵێن لیمۆیە با بڵێن کافاینە کە ئەوە دەخۆیەوە ئەتو حیساب بکە ئەگەر لە 1 لیترا نیو لتر ئەتو شەکرت خواردووە ئەوەکو بە بیپسی وەکو شەربەتەکان وەکو شەربەتە دەستکردەکان لە دەبێکی 1 لیتریا نزیکەی 10 گرام شەکری تێدایە کەواتە لە مانگێکە ئەگەر تۆ بخۆی نزیکەی 30 گرامە عەفەن 100 گرامی تێدا لە مانگێکا دەگاتە 3 کیلۆ واتە 3 کیلۆ شەکرت خواردووە ئەگەر هەموو ڕۆژێک دەبەی بخۆی چونکە ئەوە ڕەنگە
بە تایبەتی ئاماژە بە شتێک بکەم لە منداڵ خەتەرە بیخۆنەوە چونکە ئەو ڕەنگەی کە تێدایە میتابۆلیزمی ئەو ڕەنگە ناتوانرێت لە منداڵ بدۆزرێتەوە تا منداڵ میتابۆلیزمی نییە بیناسرێتەوە بۆیە لە ئێستادا منداڵەکانمان تووشی هایپەر ئەکتیڤیتی بووینە تووشی عەجوولی بووینە لە ڕووی تەرکیزەوە تەرکیزیان زەعیف بووە بەرگری لەشیان کەم دەبێتەوە کەواتە بە شێوەیەکی گشتی ئەو شەربەتە دەستکردانە ژەهرێکی زۆر خراپە پڕە لە شەکر و زائیدن ئەو ڕەنگەش کاریگەری زۆر خراپی لەسەر گەورە و بچووکەیە کەواتە لە کۆتا پرسیارم ئەوەیە باشترین هەڵبژاردە لە بۆ بەربانگ کامەش لەمە نییە بەڵێ دەمیز باسی ئەوە بکەم ئەو شەربەتانە پێیان ئەمن وەکو خۆم پێی دەڵێم ژەهراوە شرینەکان ژاراوە شرینەکان ئەوە گەیشت پێم بڵێ باشترین شلەمەنی لە مانگی ڕەمەزان بخورێتەوە کامەیە بە خەڵک بڵێ ئەوە بخۆنەوە بەڵێ باشترین شلەمەنی بەڵێ ئاو بە دەرەجەیەک 2 ماستاو 3 شیر دەست خۆش دکتۆر زۆر سپاس هیوادارم ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێکەن هەر ئەمیشە لە ساغ و تەندروست بن سفرەکانتان ڕازاوە بێ و مانگی ڕەمەزان دووبارە لە هەمولایەک پیرۆز تا بەرنمەیەکی تر خواتان لەگەڵ